دولة العراق وكشون هرب الناو دولتها دنا هيج بنمايكي دولة بوني نية بهمان شوى أنجمني ياسا دانانكشي لا سنگا لبروي مادەیەکی دەستوری هەیە کە قسە یاخود داوا ئەوەی ئەوە دەکات کە دەبێ ئەنجومەنی فیدرالی هەبێ ئەو جا هەم فیدرالیتەکەی تەواو دەبێ هەم ئەنجومەنی نوێنەرانیشی. بۆچی تا ئێستا ئەم کارە نەکراوە؟ لەسەر ئەم بابەتە پرس و قسەی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ئەشواق جاف ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. دکتۆر ئەشواق شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆت باش دەزانی دەسەڵاتی یاسادانان یاخود ئەنجومەنی فیدرالی ئەگەر لەگەڵ ئەنجومەنی پەرلەمان نەبێت کەواتە لا سەنگە. ئەی بۆچی تا ئێستا لایەنە عێراقیەکان ڕێگرن و نایەڵن ئەنجومەنی فیدرالی پێک بێت لە کاتێکدا دەتوانێت زۆرێک لە کێشەکان چارەسەر بکات؟ بەڵێ سڵاو لە جنابێت و لە بینەرانی کوردستان 24. هەر چۆن یاسای محکمەی ئیتیحادی تا ئێستا پەسەند نەکراوە و هەروە چۆن یاسای نەوتۆگازش پەسەند نەکراوە بە هەمان شێوەیە مەجلیسی ئیتیحادش ئەنجومەنی فیدرالیش پەسەند نەکراوە کە پێی مادەی 65 دەستور هاتووە بە حکمی ئەوەی کە ئەو ئەنجومەنە نوێنەرانی هەرێمەکانە نوێنەرانی پارێزگاکانە وجودیان ئەبێت لەم ئەنجومەنەوە نووسراوە لە مادەی 65 وينظم بقانون. بەڵام بەداخەوە لە ناو هۆڵی پەرلەمان کە ڕەشنووسەکەمان دەخێند و گفتوگۆمان لەسەر دەکرد بینیمان ئاراستەی گفتوگۆکان بەر و نەهێشتنی دەسەڵات بۆ مەجلیسی ئیتیحاد تەنها بۆ ئەوەی کە ئەو ئەنجومەنە بەرگری لە مافی هەرێمەکان و پارێزگاکان نەبێت کەواتە مافی ڤیتۆی نەبێت ئەیان ویست ئەمە جێگیر بکەن لە ڕەشنووسی یاساکەیە. لەناو ئەم مادەی 65 شەرتێکە ئەندانەوە دەبێت 2 لەسەر 3 ئەندامانی پەرلەمان دەنگی لەسەر بدەن. بۆیە ئێمە وەکو نوێنەرانی کورد جەختمان لەسەر ئەوە دەکرد کە دەبێت ئەم ئەنجومەنە دەسەڵاتی هەبێت یعنی ڤیتۆی هەبێت لەسەر ئەو یاسانە کە پێشێلی دەستور دەکات و پێشێلی مافی هەرێمەکان و پارێزگاکان. بەڵام لایەنی هەبوو لە ناو پەرلەمان کە زۆرینەن نەیان دەویست ئەمە جێگیر بکرێت کەواتە بوونی ئەم مەجلیسە و نەبوونی ئەم مەجلیسە بەو ڕەشنووسەکە خۆیان دەیانویست پەسەندیکەن سوودی نابێت بۆیە تا ئەم لەحزایە پەسەند نەکراوە. زۆر باشە دکتۆر ئەشواق مادام ئەوانە باهاتیتە سەر باسی زۆرینە و کەمینە پرسیار ئەمەیە ئەگەر کورد و سوننا کە ئێستا سونە بە خۆ دەزانی چۆن پەراوێز کراوە و ئێستا هەڕەشەش لە کورد و لە فیدراڵیەتیش هەیە ئایا لە پەرلەمان ئەگەر کورد و سوننا یەک بگرن یەک دەنگ ناتوانن 2 لەسەر 3 پێک بێنن؟ طبعا هەموو خەڵکی کوردستان دەزانێت کە ئێمە مافی ئەفۆن کێشەی مافمان هەیە لەگەڵ شیعە و کێشەی سنوورمان هەیە لەگەڵ سونە. بەنسبەتی بۆ نمونەیەکی بەسیط لەسەر ئەوەی ئەگەر کورد و سونە یەکیان گرت لە ناو پەرلەمان چی دەبێت؟ یاسای نەوت و گاز لە خولی دووهەم طبعا هاتە ناو پەرلەمان و ئەو ڕەشنووسە بەڕاستی لەلایەنی حکومەت نێردرا بۆ پەرلەمان بەڵام بەداخەوە ناوەڕۆکی یاساکە پێشێلی دەستوری دەکرد بە حکمی ئەوەی کە بە دەستێکی ئاسنی هەموو دەسەڵاتەکان لە ناو ڕۆکی ئەم یاسایە دراوە بە حکومەتی ئیتیحادی. ئەم دەسەڵاتانە کە بە پێی مادەی 112 دراوە بە پارێزگاکان و هەرێمەکان لێیان سێنراوە بۆیە کورد و سونە چوونە دەرەوەی قاعان نیساب تەواو نەبوو. تەکلیفی لیژنەی نەوت و گاز کرا کە دەبێت ئەوان ڕەشنووسێک بە پێی دەستور ئامادە بکەن. فعلەن ڕەشنووسێکی توکمایان هێنا بە پێی دەستور سونە و کورد لە ناو قاعە بوو تەحالوفی وەطنی ئەو کاتە کە زۆرینەی شیعەکان لە ناو ئەو تەحالفەوە بوو چوونە دەرەوە نیساب نەبوو کەواتە ڕێگری بوونی کورد و سونە ڕێگریان کرد لە پەسەندکردنی ڕەشنووسێکی نەوت و گاز کە پێشێلی دەستور دەکات. بۆیە لە هەندێک یاسا کورد و سونە ئەتوانێت
ئەگەر هەمان بۆچوونیان هەبوو لەسەر ئەوەی کە دەبێت بەندە دەستوریەکان جێگیر بکرێت بەڵێ دەتوانن، بەڵام لە بیرمان نەچێت ئێمە حقیقەتێک هەیە کە ئێمە کێشەمان هەیە لەگەڵ شیعە دەربارەی مافە دەستوریەکان، و کێشەیەکمان هەیە لەگەڵ سونە کێشەی سنوور. باش دکتۆرە شواق، کەواتە ئێوە ئاماژەتەن بە خاڵێکی زۆر گرنگدا. ئێستا پەرلەمان لەژێر هەژمونی میلیشیا چەکدارەکانی شیعەدایە، با باشکرا قسە بکەین. ئەنجومەنی فیدراڵیش نییە، هەر یاسایەکیشیان بێ دژی کورد دەریەکەن. کەواتە ئەمە پێی دەوترێ ئەنجومەنی نوێنەران، ئەمە پەرلەمانە. طبعا بەداخەوە بە پێی مادەی 47 دەستوری عێراقی دەڵێت سوڵتاتی ئیتیحادی لە سوڵتەی تەشریعی کە بەڵاترین سوڵتەیە لە عێراق، یعنی یاسادانانە، و هەروەهاش سوڵتەی تەنفیزی و سوڵتەی يعني دادوەری، والحفاظ على مبدأ الفصل بين السلطات، يعني دەبێت هەر سوڵتەیەک کارەکانی خۆی دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنێت. بەڵام بەداخەوە ئەوەی کە دەیبینین دوو خەڵکی سەلبی هەیە. یەک، پەرلەمان قۆناغێک هەبوو کە کاری لەسەر کرا کە لاواز بکرێت، یان بۆ نمونە ناشرینکردنی پەرلەمان لە شەقام بۆیە متمانەی هاوڵاتیان یان نەهێش بە دەسەڵاتەکانی پەرلەمان. ئیستە بەداخەوە ئەوەی دەیبینین هەندێک سوڵتەیان بۆ نمونە سوڵتەی دادوەری يعني ئەو دەسەڵاتەی بردوتە لە پەرلەمان، یعنی تەداخولێک هەیە لە سوڵتەکانە، بۆیە پەرلەمان بەداخەوە بە زۆرینە يعني انقلابێک دەکات لەسەر ڕێکەوتنە دەستوریەکانی حکومەتی عێراقی. ئەوە چی ئەگەیەنێت؟ ئەوەمان پێ دەڵێت کە هەندێک لایەنش هەیە لەو لایەنە کە بەشداریان کردووە لە تەشکیلکردنی حکومەت، نایەوێ حکومەتی عێراقیش سەرکەوتو ببێت، نایەوێ ئەو کێشانە لە نێوانی دوو حکومەتە، حکومەتی هەرێم و حکومەتی ئیتیحادی چارەسەر ببێت. بەڵگەی ئەوەیە کە ئەو ڕێکەوتنە لە نێوانی حکومەتی هەرێم و حکومەتی ئیتیحادی براوە بۆ تەحالوفی ئیدارەی دەولە، موافقەشیان کرد لەسەری، هەردوو سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئیمزای کرد و چوە ناو پەرلەمان. لە پەرلەمان دژی ئەم ڕێکەوتنە باشە ئەو پەرلەمانتارانە سەر بە کوتلەکان نەبوون کە ڕێکەوتنێکی دەستوری کراوە ئەوان یعنی موافق بوون لەسەری، کەواتە دووبەرە دەڵێنەوە هەندێک لەو کەسانە کە لە ناو پرۆسەی سیاسی عێراقی کار لەسەر تێکدانی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد دەکەن. زۆر باشە دکتۆرە شواق، من دەمەوێت لەسەر ئەم خاڵە زۆر بە ڕاشکاوانە قسە بکەین. ئەنجومەنی فیدراڵیمان نییە، دادگای بەناو فیدراڵیش کە بەناو فیدراڵیە، چونکە نە یاساکەی نە دادوەرەکانی لە پەرلەمانەوە دانەنراون، شوێنی دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردن و قەزاشی گرتۆتەوە. بەم دۆخەوە کە ئێستا هەوڵ دەدەن هێواش فیدراڵێتی هەرێمی کوردستانیش نێڵن، باشکرا ئێستا سەرکردەکانیان قسە لەسەرەوە دەکەن. پێت وایە کە فیدراڵێتی هەرێمی کوردستان بە پێی دەستوور ڕێکراوە، ئەگەر ئەم هەوڵانە بەردەوام بێ هەم عێراق و هەم فیدراڵیەت بەرەو کۆ دەچێت؟ دووبارە دەڵێمە بەداخەوە بڕیارەکانی مەحکەمەی ئیتیحادی کە بە پێی مادەی 13 دەستور مولزیمە و باتە بۆ هەموو عێراق بە بێجیاوازی، ئەحراجەیەکی زۆری دا لەسەر پرۆسەی سیاسی و هەروەهاش دیموکراسیەتی عێراق لای کۆمەڵگەی نێودەوڵەتی، بە تایبەتی لەو بڕیارەی ئەخیر، چونکە بەڕاستی ئەوە لێدان بوو لە پرۆسەی دیموکراسی، لێدان بوو بۆ پێکەوە ژیان کە تۆ کورسیەکەی کۆتاکان ئلغا دەکەیت بە شەرتێکیش بە پێی مادەی 121 دەستور ئەو دەسەڵاتەی داوە بە سوڵتەی تەشریعی تەنفیزی و دادوەری بۆ هەرێمی کوردستان جگە لەو یعنی سوڵتاتی حەسری. باشە سوڵتەی تەشریعی کە یاسایەک تەشریع بکات کە کۆتاییتیایە حەسڕی نییە، یعنی پێشێلکاری دەستوری تیای نییە. دووش بە بەڵگەشەوە کە لە پەرلەمانی عێراقیش کە یاساکەش یعنی پەسەند کرا کۆتا هەیە بۆ پێکاتەکان. بۆچی بۆ یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان هەیە بۆ کۆتاکانی هەرێم نییە؟ ئەمە خودی خۆی بەڕاستی ئەحراجەیەکی گەورە دروست کرد
لەسەر پرۆسی سیاسی عێراقی، دووش وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتای قسەکانم تەداخولێک هەبوو، یعنی بەو بریارانە شوێنی مؤسسەی تەشریعی گرت، ئەوەش طبعاً پێشکاری دەستوریە. زۆر باشە دکتۆرە شواق، کاتم زۆر کەم ماوە گەر بە کورتیش وەڵام دەیتەوە، من سوپاست دەکەم. دیسانەوە دێڵێمەوە بەڕاشکاوانە وەڵام دەرەوە. ئەوەی بەعس پێی نەکرا دژی کورد، ئێستا پێدوانیە دەسەڵاتدارانی بەغدا ئەوانەی لە سەرحکومن و دەسەڵاتیانێ و میلیشیانەیە دەیانەوێ لە ڕێی دادگای بەناو فیدراالی و بە بەرجێکی قانونی ئەم جارە هەر بە یەکجاری کورد نەهێڵن. بە کورتیش وەڵام دێتەوە، سوپاست دەکەم. ئەم هەوڵانە هەن ئەمڕۆ دوێنی نییە، لە دوای 2011 دەستی پێکرد و هەنگە و بە هەنگە و بە پلانێکی درێژخایەنەوە ئەمڕۆ نەتیجەکەی دەبینین بەڕاستی. بەڵام دووبارە دەڵێمەوە، من وچوومە و دەیڵێمەوە هەر کەسێک هەوڵی تێکدانی یان نەهێشتنی کایانی هەرێمی کوردستان یان پرۆپەگەندە دەکات کە ئاراستەیەکی نێودەوڵەتی بۆ نەهێشتنی کایانی کوردستان کەواتە ئاراستەیەک هەیە بۆ نەهێشتنی کۆی پرۆسی سیاسی عێراق دوای 2023 چونکە پرۆسی سیاسی دوای 2023 وەکیانی هەرێمی کوردستان کە بە پێی مادەی 117 دەستور کە تەشکیل کراوە هەردووکیان بەبێ هەمان دەستور تەشکیل کراون، بۆیە هەر کەسێک کار لەسەر نەهێشتنی کوردستان دیارە یعنی هەوڵێک هەیە بۆ نەهێشتنی کۆی پرۆسی سیاسی لە عێراق کە دوای 2023 تەشکیل کرا. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر ئەشواق جا ڤەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان، ڕاستەوخۆ لە ئەستێمانیەوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەوتان باش.